إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوش يسكان مسلمان برزكان خوي تعالى بو آيني بيروزي إسلام أو آينا باكيك كردوية ياساو برنامج جيان ورواني كردوه لقل دوائين پیغمرانی خویا صلاة و سلامی خوای لیبه بو ایمی مروفایتی بگشتی تاوکو رحمتو بزئی خوا بی بومن. ام آین پیروزی اسلاما لسر پینج رکنی اساسی، لسر پینج پایه سرکی دا مزراوه که یکمیان شایتی ایمانا شهادي أن لا إله إلا الله وأن محمد رسول الله، كشايتي يكخوا برستي خواي پروردگارو پیامبريتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. تو شايتي أديك خواي تعالى تاكو تنيايو هيج هاوتاو شريكي كينيو هيج كسيك مستحق نية هيج جورك لجوركاني عبادتو پرستشی بو ادا بکری جگل الله، جگل رب العالمین، جگل پروردگاری جهانیان، و محمد صلی الله علیه وسلم پیامبری او الله، پیامبری او خواه بو ایما. پاشان رکنی دوهم هلسان بجه بجه کردنی نوجکان بجوانی و بریکو پیکی بشیوه که انسانکان لخراپ و خراپکاری بدور بگره. پایو رکنی سیم دانی زکاتی مالا او زکاتی که براسی بلگو برهان لسر ایمان انسان. رکنی چوارم حج کردنی مالی خوایا. رکنی پینجمیش روجو گرتنی مانگی رمضانه. بابتی ایمه لسر رکنی سیمه لأركان قوركاني إسلام كلم حديثا بيغمري خواه صلى الله عليه وسلم لقل نوجا باسي كردوه يعني لباش نوج باسي كردوه يعني ركني سيامي إسلاما كزكاة داني مال لقرآن بهمان شيوة زياد لحشتا جار خواه تعالى زكاتي بستوتر نوجوا لقل نوجا كرديتي قرين كرديتي هاوتا. زكاة يكيك لقورترين ركن كاني إسلام. هر لبر أوشا إمامي أبو بكر كبوب خليفة هندك لعربكاني أو زمانا برياريان ذاك زكاة ندن بدصلاتي إسلام. إمامي أبو بكر برياري دا لقل أنا بجنجي والسباي بو آماده كردن. إمامي عمر برسياري ليكرد فرموي أميري إيمان داران فرمان رواي مسلمانان بچي حقي تو أوانا مسلمانا شايتمان أهينا نوج أكن أركان كاني تري إسلام جبجي أكن زكاتش أدن بلام نايدن بدستي كار بدستي مسلمانانوا. تو چون لقل أنا أجنجي فرموي والله من لقل خلقانك أجنقم كفرق بخنا نيواني زكاة وبخنا نيواني نوج. أبي زكاة نوج وكو يكتما شابكري
وەکو یەک تەماشای کردو خوای تەعالا. لەبەر ئەوە ئیمامی ئەبوو بەکر لەگەڵیانە جەنگا تاوەکو هاتنەوە سەر ڕێگای ڕاستەقینە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، زەکات یەکێکە لە فەرزە گەورەکان و نابێ ئیهمال بکرێ، و حکمت و فەزڵی زۆر زۆریشی تایە. یعنی بەرژەوەندیەکانی سوودەکانی زەکات زۆر زۆرن لەسەر تاک کەسەکان و لەسەر کۆمەڵگای مسلمانانیش، و جگە لە کۆمەڵگای مسلمانان تەنانەت کافرەکانیش سوود لە زەکات وەرەگرن. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئەگەر بڕۆین باسی حکمەتەکانی زەکات بکەین بابەتەکەمان درێژە ئەکێشێ و ناتوانین ئەو حەقە بدەین کە ئەمڕۆ من مەبەستمە. بۆیە بڕیارمدا لە نوێژی عەسرا باسی حکمەتەکانی زەکات بکەم، بەڵام هەر ئەوەندەتان بیر ئەخەمەوە کە زەکات ئەگەر بدرێ وەکو خۆی، ئەگەر بەو شێوازە دەربکرێ وەکو چۆن ئیسلام دایناوە، واللهی خۆشەویستەکان، واللهی یەک فەقیر نامێنێ لە وڵاتی ئیسلامە، یەک محتاج نامێنێ لە وڵاتی ئیسلامە. بەڵکو ئەتوانم بڵێم و جەختیشی لەسەر بکەم و تەئکیدیشی لەسەر بکەم، یەک نەفەرێک نامێنێ زەکاتی نەکەوێتە سەر. یعنی نەک فەقیر نامێنێ، بەڵکو هەموو خەڵکی دەوڵەمەندیش ئەبن بە شێوەیە کە زەکاتیان نەکەوێتە سەر زەکات بدەن. لە ئیحساییەک و لە ئامارێکە لەم ئەخیرە لەم کۆتاییە کراوە، تەنها پارەی بازرگانە گەورەکانی ئیسلام ژمێرراوە، ئەوانەی کە ناویان دەرکردووە و کە ئێستا مەشهورن لە عالەما، تەنها پارەی ئەوان ژمێرراوە کە چەندێ زەکاتی لەسەرە. دوای حەسابات تەماشایان کردووە 400 ملیار دۆلار زەکات ئەکەوێتە سەر بازرگانە مسلمانەکان لە جیهانە. 400 ملیار دۆلار برا بەڕێزەکانم، 400 ملیار کە ئەگەر دابەشی بکەی بەسەر فەقیری وڵاتانی ئیسلاما، یەک فەقیر نامێنێ، یەک محتاج نامێنێ، یەک کەس نامێنێ زەلیلی ژێردەستی خەڵکی تر بێ. بەس بەداخەوە مسلمانان ئیهمالیان لە زەکاتا کرد، و کاربەدەسانی ئیسلامیش ئەم ڕوکنە عەزیمەی ئیسلامیان پشتگوێ خست، بۆیە ئاوا خۆشیان زەلیل بوون و ملەتەکەشیان زەلیل کرد. ئاوا زەلیلی ژێردەسی ئەم وڵاتەکە ئەو وڵاتەکە بووین، وا زەلیل بووین کە وڵاتی وامان هەیە ئەگەر بەس گەنمی لێ بگرنەوە ئەو وڵاتە کە وەکو میسر بۆ نمونە کە 90 ملیۆن بەسەرەوەیە، 90 ملیۆن خەڵک لە میسرا ئەژێ بەسەرەوە، ئەگەر ئەمریکا بەس گەنمەکەی لێ بگرێتەوە دەسەکەنە پەلەقاژێ و لەوانەیە لە ماوەیەکی کەما بمرد. بەداخەوە کە کاتی خۆی هەموو دنیا سوودی لە گەنمی میسرە بینی، وەکو خوای تەعالا لە قورئانە باسێکا لە زمانی یوسف عەلەیه السلام، هەموو دنیا سوودی لە گەنمی میسرە بینی. ئێستا میسر چاوەڕوانی سواڵی ئەمریکایە. بەداخەوە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە کاربەدەستان و زۆرێک لە ملەتی ئیسلامیش لە دینەکەی خوا لایەن داوە. خۆشەویستەکانم، من ئەمڕۆ بابەتەکەم زیاتر وریاکردنەوەی ئەو مسلمانانەیە کە زەکات نادەن. حەزەکەم بڕێک ئاەت و حەدیثیان بۆ بێنمەوە تاوەکو بزانن زەکات نەدان چەند خەتەرە، یان ئەوانەی کە فێڵ لە زەکاتە ئەکەن، کە بە شێوەیەک زەکات تەوزیعەکەن، وەکو چۆن بڵێ لەم گیرفانەکەمەوە دەرچێ بڕاتە ئەو گیرفانەکەی ترمەوە. خەڵکێکی زۆر هەیە وا ئەکا لە گیرفانەکەی تری دەرێکا ئەیکات بەو گیرفانەکەی ترەوە، یعنی لە خۆی دەرێکای داتە کوڕەکەی، لە کوڕەکەی دەرەکای داتە کچەکەی. بەو شێوازە بەو فێڵ و فرتەی کە ئێمڕۆ لەناو خەڵکا هەیە. بەداخەوە خوای تەعالا لە سوورەتی حاقەیە دەربارەی ئەو کەسانەی کۆمەڵە خەڵکانێک لە ڕۆژی قیامەتە حاڵیان چۆنەوە کتێب ئەدرێ بەدەستی کتێبی عەمەلەکانیان ئەدرێ بەدەستی چەپیانەوە و تەماشای حاڵیان بکەن. خۆشەویستەکانم بزانم بۆ ئایان بەسەرا هاتووە. خوای تەعالا
درباري اوان تصويري اوان من بو اكا لو سورتها وباسي اوان اكا فاما من اوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم اوت كتابيا خوزقايا هرقيز ام كتابم بين ادرياتوا ولم ادري ما حسابيا هيج حسابكم بو امر روجا نكرت كمن اوان بسرادي يا ليتها كانت القاضية خوزقا امركو تايبو ايو مني شوكو او حيوانانيك حيواني الشاخدار كتعداي لدنيا لحيواني بيشاخ كردوا استلويا حيوان بيشاخك اكريب شاخداركو اي تريان اكريب بيشاخ وحقي خوي لأسين ريتا ولا روجي قيامتا وباشان ابنو بخول خوزقايا مني شوكو اوان كوتايم بيباتا ويكجار بوايو بوامتو خول ما اغنى عني مالية اي هاوار پارو پولكم چی سودێکی پێگەیاندم ئەو پارۆ پولەی کە لە دنیاە جۆرەها ڕێگام ئەگرتە بەر بۆ ئەوەی بەدەستی بێنم چی سودێکی پێگەیاندم ئەمڕۆ ئەو پارەی کە ڕێگای حرام نەمانەیگرمە بەر بۆ پەیداکردنی دڵی باوک و دایکی خۆمم یەشان لەبەر خاتری پارە خوێنی براکەی خۆمم ڕشت لەبەر خاتری پارە پەیوەندی خزمایەتیم پچڕان لەبەر خاتری پارە لەبەر خاتری پارە بوو کە ماڵ و نیشتیمانی خۆمم بەجێهێڵا لەبەر خاتری پارە بوو کە پشتم لە هاوڕێی دێرینی خۆم کرد هاوڕێی گیان بە گیانی خۆم کرد ئەو پارەیەی کە ئەمڕۆ هیچ سوودێکم پێ ناگەیەنێ هیچ قازانجێکم پێ ناگەیەنێ ما أغنى عني مالية هلك عني سلطانية أي خود دسلاتا كشم لدسدا أو دسلاتي كلا دنيا هم بو كچندين خلق بقصي من يكرد أما لدسلاتي كي بچوكوا هتا دسلاتا قوركان كنزيكي 5000 بس حمايان هيا بس حمايان هيا نزيكي 5000 كس بقندوي أوانو أجين ئەبێ لە ڕۆژی قیامەتە چی حاوێکیان بێ چۆن هاوار و واوەی لێ بکەن کە دەسڵاتەکان لەدەست دەرەچێ هەلەکە عنی سولتانیە جا خوای تەعالاش دوای ئەوەی کەوا خۆی محاسبەی خۆی کرد لەوێ پێویستی بە محاسبە نەماتەوە و خوای تەعالا بڕیاری لەسەر ئەدا ئەفەرمێ خذوه فغلوه بیگرن و بیبەسنەوە بزنجيرك كخوي تعالى خوي باسيك ثم الجحيم صلوه بيخنا جهنم ثم في سلسلة أمجا بزنجيرك بيبيشنوا ذرعها 70 ذراعا فاسلكوه دريجكي هفتا بالا بو زنجير بيبسنوا إنه أي شكر دبو أما شكر دو خوايا أما آوا حاري آوايا وهاوار أكا خوي محاسبة خوي أكا تويش أور يارا تندي لسر أدى يا رب العالمين شكر دو خوايا إنه كان لا يؤمن بالله العظيم أو كساء إيماني بخواي پروردگار نهينا باوري بخوا نبو ولا يحض على طعام المسكين وزكاتي مالي نأداو نك زكاتي مالي نأدا بلكو هاني خلقي نأدا لسر اوي زكاة بدن هاني خلقي نأدا لسر اوي كوا خير بهجاران بكن اقاتان ليبي نك زكاتي نأدا هاني خلقيش نأدا يعني كسي هاني خلقيش ندا شيني او شيني جابيا كسيك خوي پاريها بيو زكاة ندا جا كسيك اگر بيتو بيني خلق خير بكن وزكاة بكن اوه كاكا بوچي ايكي تو پاري خود بوانده بخلقي اگر خواه ويسي لسر بوايا او كسا كسي كي باش بوايا خواه خوي تيريا كرد سير كن برابر رزكانم سير كن تاوانا كان تابي خرابتر ابي انه كان لا يؤمن بالله العظيم ولا يحض على طعام المسكين فليس له اليوم ها هنا حميم امرو هيج دوسيكينيا او همو حماية او همو كرة او همو برايا
کە لە دنیای ئەگەر کەسێک گوێنێکی پێ بدایە ئامادە بوون خۆیان بدەنە کوشت لەسەری ئەگەر ئێش و ئازارێکی بواە تا بەیانی بە دەوریا دائنشتن و ئێشتیان ئەگرد و ناخەوتن بە دەوریا ئەی ئەمڕۆ سوودی پێ ئەگەێنن فليس له اليوم هاهنا حميم والله يك دۆسینی ئەو ڕۆژە یەک کەس ناوێرێ بڵێ ئەمە باوکی من بووە یەک کەس ناوێرێ بڵێ ئەمە کوڕی من بووە یەک کەس ناوێرێ بڵێ ئەمە مێردی من بووە یەک کەس ناوێرێ بڵێ ئەمە دۆسی من بووە بەڵکو هەموو خەڵک تەبەڕای لێ ئەکەن فليس له اليوم هاهنا حميم خوا پەنامان بدە ئەبوو دەردا سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی زۆر زاهید بوو زۆر عابید بوو زۆر ئیماندار بوو ئەم پیاوە بەڕێزە هەموو جارێ بە دەردای خێزانی ئەوت دەردا إن لله سلسلة خوای تعالی زنجیرێکی ئامادە کردووە لم تزل تغلي بها مراجل النار منذ خلق الله جهنم إلى يوم تلقى فيها في أعناق الناس خوای تعالی زنجیرێکی ئامادە کردووە لەو ڕۆژەوە جەهەنەمی دروست کردووە ئەکوڵێ حتى أو ڕۆژەی کە ئەکرێتە ملی ئەوانەی کە مستحقن بکرێتە ملیان وقد نجانا الله منها من نصفها خوای تعالی لە نیوەی ڕزگارمانی کرد خوای تعالی لە نیوەی ڕزگارمانی کرد چونکە دوو سەبەبە کە ئەو زنجیرە بکرێتە ملی ئەو کەسانە دوو سەبەب هەیە یەکێکیان إنه كان لا يؤمن بالله العظيم ئیمانی نەبوو بەخوا ئێمە خوا لەوە ڕزگاری کردین ئیمانمان هەیە بەس نیوەکەی تری هێشتا ماوە نیوەکەی تری ئەوەیە لا يحض ولا يحض على طعام المسكين ئامان دەردا ئەگەر شتێک هەیە بڕۆ بیبەخشە ئەگەر شتێکمان لەلایە بیبەخشە با فریای خۆمان بکەوین لەو نیوەکەی تریشی ڕزگارمان ببێ فحضي على طعام المسكين نەک خۆت خێر بکە بەڵکو هانی خەڵکیش بدە لەسەر خێرکردن برایان هاندانی خەڵکیش فەرزە تەنها زەکاتدانی ماڵی خۆت نا بەڵکو پێویستە بە خەڵکیش بڵێ زەکات بدەن پێویستە بە خەڵک بڵێ فریای خۆیان بکەون پێویستە برا بەڕێزەکانم چونکە ئەم مرۆڤە زوشتی لەبیرەچێ ئێمە ئینسانین لە نسیانەوە هاتوین لە لەبیرچوونەوە هاتوین باوکمان ئادەم فەنەسیە باوکمان ئادەم لە بیری چوو کاتێ خوای تەعالی فەرمووی لەو دارە مەخۆ ئێمەش زۆر زوو شتمان لەبیر ئەچێ زۆر زوو شتمان لەبیر ئەچێ بە تایبەت پارە وەکو تلیاک وایە هەنێ کەس ڕێکتەی سەرخۆشە بن ڕێک بێهۆش ئەبن بۆیە بیخەرەوە بیری کە ئەمە مڵکی ئەو نییە ئەمە ئەمانەتی خوای پەروەردگارە لەلای ئەو ئەمجا بیخەرەوە بیری خوا زۆر داوای لێ نەکردووە داوای زۆر کەمی لێ کردووە تۆ 8 پرتقاڵت هەبێ خۆشەویستەکان 8 پرتقاڵت هەبێ لە ماڵە 8 سێوت هەبێ لە ماڵە حوتی جارێکان بخەر لا داوای حوتەکەی لێ نەکردی حوتی بخەرە لا لە یەکەکەی ئەخیریشی 8ەم بیکە بە 4 بەشەوە سێی تری بخە لا یەک بەشی بدەرە هەژاران یعنی تۆ خوا ئەگەر چلی پێداوی ئەفەرمێ یەکی ببەخشە تو خوا عیب نییە و شوورەیی نییە و شەرم نییە لە ڕۆژی قیامەتە لە چلا 39 بۆ خۆت بووە یەکێکی خوا ئەمری پێ کردووی نەتبەخشی بێ بەهۆیەوە بڕۆیتە جەهەنەمەوە تو خوا شوورەیی نییە بۆ ئێمە تو خوا عیب نییە بۆ ئێمە تو خوا مستحق ئەوە نین کە خوا بمان خاتە جەهەنەمەوە ئەگەر بێت و لە چلا یەکمان دەرنەکردبێ لە ساڵێکا یەک جاریش خوای تعالی لە قورئانە لە سورەتی فوسیلەتە ئەفەرمێ فويل للمشركين ويل بۆ ئەوانەی کە هاوبەش بڕیار ئەدەن بۆ خوای تعالی و ئیمانیان تەواو نییە ئیمانیان کەم و کورتە یەکسەر خوای بەسێتە کێوە الذين لا يؤتون الزكاة سبحان الله مشرك و زكاة ندر مشرك و زكاة ندر وليكا خوای تعالی باسیانەکە فويل ويل عذاب جهنم بۆ کێ بۆ مشرك ئەو مشرکانی کە زەکاتی ماڵەکانیان نادەن ئەزان بۆ زەکات نەدەر مشریکە لەبەر ئەوەی زەکات نەدەر باوەڕی بەخوا نییە
ئەگەر باوەڕیشی هەبێ باوەڕێکی کەمە وای پێ نەکردووە کەوا ماڵەکەی خوا بداتەوە بە عەبدەکانی خوا هەمێک لە ماڵەکەی خوا بداتەوە عەبدەکانی خوا ئەوە مستحقە لەوەی لەگەڵ مشریکا بێ أرأيت الذي يكذب بالدين خوای تعالی لە سورەتی ماعونە فەرمێ ئایا ئەبینی ئەو کەسانەی کە باوەڕیان بە دین نییە يكذب بالدين يعني دين بدرو أخاتوا كينا وان دين بدرو أخنو خواي فذلك الذي يدع اليتيم أويك حساب بو يتيم ناكا حساب بو يتيم ناكا بيباوكاني پشت بيو خستوا لكولانك أنا كسكي بيباوك الليل ناكاتوا ولا يحض على طعام المسكين هاني خلقي كولانكي وخزمكاني وكر وباوك كسكاركي نادا زكاة بدن ولا يحض على طعام المسكين كوابو أوانا وكوايا دروان بخوا كرد بي وكوايا دينك إخوان بدرو خست بيتو چونك حساب بو يتيم ناكن بيباوكان هن إهمال كرد لولاتي إسلام بيباوك هبي ويتيم هبي براينا بيويسي بيويسي سوال بكا تخوا براينا إيه مخومان بمسلمان أزانين لكولانك يتيمك بمحتاج بي بيباوكك بمحتاج بي وبيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي هر کسی کفالت یتیم بکا آوایا لقل منا لبهشتا هر کسی کفالت یتیم بکا آوا وکو او دو پنجا چون هان بيك وآوا لقل بيغمري خوايا للروجي قيامتا اما ببيسيو يارمتي بباوك ندي بداخوا ونزانا او بارو بوليك ايمال مالا هلمان قردو الرزيلي بيواكين سودي هي بومان ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم ونزاني أو ماليك رزيلي لأكيت أي شاريت وخير بوتو بل هو شر لهم بل أو الشر بوتو أجر لين بخشي سيطوقون أبيب توقق لقيامة لملتا ما بخلوا به يوم القيامة پیغمبر إخوة صلى الله عليه وسلم يا خواي قورا لقرآن باشان پیغمبر صلى الله عليه وسلم روني كاتوا خواي تعالى لقرآن أفرمي لسورة توبة آياتي 34 خوش يسكانم تاسي وبينج خواي تعالى باسي زكاة ندرمان بوكا أفرمي والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم أوانيك ولا مالو هريان قردي دولار ودرهم كانيان آلتون وزيوكانيان ولبيناي خوايا لي نابخشن يعني زكاتي نادا حق وما في نادا مجدي تشيان بيبدا بعذاب أليم مجدي سزايكي زور سختيان بيبدا بيغمر صلى الله عليه وسلم لتشي روجيكا للروجي قيامتا يوم يحمى عليها في نار جهنم او روجيك داخ اكري لناو اقري جهنم فتكوى بها هربو بارو بولا تويليان بشتيان أملا أولايان قبرغيان همو أواني بيه داخ أكري للروجي قيامتا أما نك لا أقري جهنم أما للروجي قيامتا لا أقري دواي أو أم جابو جهنم دواي أو أما للروجي قيامتا ك50,000 سال دريجة أو روجة أبو شوازة أما نبا باركاني خويان سزا أدرين بداخ كردني باركاني خويان سزا أدرين باشان بيان أو تري هذا ما كنستم أما بوك هر خرطان أكرد هیچ سودێکی شینیە کە تۆ خڕیەکەی برا بە ڕێزەکەم لەوەدا خۆتیش ئیسفادەی لێ ناکەی تەسەور ئەکەن زەلامی وا هەبووە پارەی هەبووە ئەوەندە هەڵی گردۆ لە دوای ئەو مناڵەکان شینیان دۆزێتەوە هەروە پارەکە بۆتە خۆراکی مێر و کرم و ئەوانە کە سوودی لێ وەرنەگرتووە تەسەورەکەی ئەگەر بشمێنێتەوە مناڵەکانی شت لە دوای خۆت قەسر و قوسووریان هەبێ سیارەی باشیان هەبێ تۆ لە ڕۆژێکا چەند جار دوعا بۆ باوک دەکەی چەند جا ئەڵێی دەک ڕەحمەتی خوای لێبێ کە ئەبەی بۆ من جێڵا مناڵەکانیشت با بزانی مناڵی ئەنتەرنێتن مناڵی فەیسبووکن زۆر لەوە کەمتر دوعای خێرت بۆکەن بگرە لەوانەیە بەهۆی ئەو پارانەی تۆوە دەیەها گوناح بکەن و سەدەها گوناح بکەن و ڕۆژ بە ڕۆژ تاوانەکەیشی بۆ تۆ بێ فذوقوا ما كنتم تكنزون پیغمبر إخوة صلى الله عليه وسلم أفرمي للروجي قيامتك 50,000 سال دريجة أبو بارو بولي خوت لو رجع عذاب أدري حتى ابن مسعود أفرمي ونزانا أو بارو بولانا أخرين بان يك وأخرين بان بشتو تيولتو أمانة نو والله أمن دب جسمت بان أكريتوا تا قشت باريك شيني خوي أقري لنا وجسمتا
يعني لبان يقدانان ري دفتر الدولار كب بخلة تبان بشتت قرم بكري لأجري جهنم بخلة تبان بشتت نو والله بلكو قلا بشتت أو نبان أكريتوا جسمت أو نفراوان أكريتوا قلا أي خنبان بشتت تاوكو سزاكي باش بتشيجي خوا بنا من داب علماء فرمويا أنا بو خواي تعالى باسي تويلكا بو باسي بشتكا يعني للروجي قيامتها داخي پشت و توێڵت پێ ئەکرێ ئەڵێ لەبەر ئەوەی کە تۆ فەقیر ئەبینی ئاوالود بەرزەکەیتەوە هەوڵ دەدەی تەماشای نەکەی کە ئەنەهو نەمبینیە کاتێک کە یەکێ دێ بۆ لات و داوات لێ ئەکا و فەقیرە حاڵی خراپە پشتی لێ ئەەکەی بەهۆی ئەوە توێڵ و پشت زیاتر داخ ئەکرێن و عەزاب ئەدرێن. ئەم جابرا بە ڕێزەکانم با بزانین ئەو کەسانەی کە زەکات نادەن ئەو کەسانەی کە زەکاتی ماڵیان نادەن ئەوانە لە هەموو کە زیاتر ژیانیان ناخۆشە، یعنی ژیانیان هەمووی عوسرە، حیاتیان هەمووی لە دنیاە بەڕاستی گشتی تاڵە، هیچ ڕاحەت و ئیسراحەتێکیان نییە، بەڵکو زۆربەی ئەوانە پارەکانیان سبحان الله لە ڕێگای دکتۆرا سەرفەکەن، لە ڕێگای دکتۆرا سەرفەکەن، حتا تەنانەت برینە دەوڵەمەنەکان حتا خوای تەعالا نەخۆشی وای داوەتە سەریانە لەزەت لە خواردنەکەش نابینن، لەزەت لە خواردنیش نابینن، بۆیە بەردەوام خۆی لە فەقیریە ئەژێ. ئەوەیە حاڵی ئەو کەسانی کە دەوڵەمەنن و حەقی دەوڵەمەنەکەیان نادەن، چونکە ئەو کەسانەی ئەوەی ڕەزیلە هەر لە دنیا سبحان الله بەردەوام بیر لەوە کاتو هەم یانە ئەوەی چۆن پارەکەی بخاتە کوێ، چۆن هەڵیگرێ، چۆن حتى تەنانەت ئەگەر یەک وەزعێکی سیاسی بگۆڕێ ئیتر ئەو ژیانی لێ تێک ئەچێ، چونکە لەگەڵیشیا بەنقەکانیش ئەگەر بڵێ لە بەنقەکانە ئیشارمەوە بەنقەکانیش تێکەچێ، بۆیە ئەترسێت دائیمەن بیر لەوە کاتۆ چۆن زیادی کات، چۆن بیخاتە کارەوە، نایشوێرێ بیخاتە کارەوە، لەبەر ئەوەی ئەترسێ لەگەڵێکێکا معاملەکە و پارەکەی بخوا، بۆیە بەردەوام لە ناخۆشی ئاژێ، بەردەوام ئیسراحەتی نییە. بەس ئەو کەسانەی کە حەقی خوای لێ ئەدەن، ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوای تەعالا لێ ئەبەخشن، ئەوانە نەخێر ئین شاء الله خوای تەعالا هەموو خەفەتەکەیان لەسەر لا ئەبا، خوای تەعالا ڕەحمیان پێ ئەکا، پارەکەیان پڕبەرەکەت ئەبێ. یەکێک لە پیاوچاکان وتێتی گەورەترین دوو موسیبەت کە ڕووە کاتە بەنی ئادەم ئەوەیە لە کاتی مردنە، گەورەترین دوو موسیبەت لە کاتی مردنە دێیەقەی بەنی ئادەم ئەگرێ، یەکەمیان ئەوەیە پارەکەی بەجێ تێڵێ، هەرچی هەیە بەجێ تێڵێ، جوانترین قەسرت کردیە سبحان الله ناچیتە ناوی، ئیتر ئەزانی ئەوە بەجێ تێڵی، چاکترین سیارە ها لە ژێرتا ئیتر تەواو. وەلەوەش موسیبەتتر خۆشەویستەکانم ئەوەیە کە ئەزانی پرسیاری دانەدانە ئەوانەشت لێکرێ، وەلە ئیسە و دەهی تۆیش نییە و پرسیاریشت لێکرێ، ئەمەد لەکوێ هاورد لەکوێ سەرفت کرد، هەموو شتی یەک پرسیاری لەسەرە، بەس پارە دوو جار پرسیاری لەسەرە، پرسیارێکیان لەکوێ دەرت کرد، پرسیارێکیان لەکوێ سەرفت کرد. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر زۆر ئاگادار بێ. ئیبن عەباس خوای لێ ڕازی بێ، ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم و مفسری قورآن ئەفەرمێ کەسێ پارەی هەبێ من كان له مال يبلغ حج بيت الله الحرام ولم يحج أو تجب فيه الزكاة ولم يزكي سأل الرجعة عند الموت. أفرمير كسيك باري هبو بيو حجي نكرد بي، هر كسيك باري هبو بيو زكاتي ندا بي لكاتي سر مرقا أو كاتي كيتر جياني كيشن زدو ألو كاتا داوا أكاك بقريتوا، بس مجاليكي بدن بيقر مقر بو يك روجيش بي. خواهي تعالى أمامان بوا سكال قرآن أفرمي وأنفقوا مما رزقناكم، أفرمي زو كان پلكن زكاتي مالكانتان بدن خير وخيرات لبارو بولكانتان بكن من قبل أن يأتي أحدكم الموت، بيش أوي يكتان مردن يقتان بي بقري فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق. خواهي توزي دوام بخا، توزي أجلكم دوام بخا تاوكو زكاتي مالكم بدم، توزي دوام بخا وأكن من الصالحين. ابن عباس فرمي يعني بو أوي مجال بدأ إخوايا بتوانم حاجة كشم بكم، چونك أزاني أيتر أو دوانا فرياي أكوي، أجر أو نبي هيج فرياي ناكوي، بو يخوش يسكانم. دائما إنسان با بير لو بكاته وكا
پارە و پول هیچ قیمەتی نییە ئەگەر بێت و ئینسان خۆی لێ ڕازی نەبێ و هیچ بەرەکەتێکیش لە پارە و پولان نییە ئەگەر ئینسان حەقی خوای تیا ئەدا نەکردبێ. دوو مەلائیکە ئێمە هەمومان داوا ئەکەین لە مسلمانان دوعای خێرمان بۆ بکەن. من ڕۆیشتمەتە لای کاربەدەستی وار ڕئیسی ئەم کوردستانەیە کە لەلایە دانیشتین و دوای خوا حافیزیمان لە کردەوتێتی تخوا دوعای خێرمان بۆ بکەن مامۆساکان دوعای خێرمان بۆ بکەن. یعنی بەتەمایە ئەم مامۆسایانە دوعایەکی خێری بۆ بکەن بەڵکو دوعایەکی ئەمان فریایی کەوێ. دەیبرا بە ڕێزەکانم لە مامۆساکان زۆر ئیماندارتر زۆر چاکتر کە هیچ گوناحێکیان نییە مەلایکەیە. تصور ئەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەموو بەیانیانێ کاتێ مەلایکەکان ناگۆڕێن ئەو مەلایکانە دوعاکەن ئەڵێن پێش ئەوەی بگەێنە لای تۆ ئەڵێن خوایە هەر کەسێ ئەمڕۆ بەخشیندەیە و ئەبەخشیە خوایە بەرەکەت خەیتە ماڵەکەیەوە خوایە بەرەکەت خەیتە سامانەکەیەوە. یا ڕەبی هەر کەسێکیش نابەخشێ و پارەکە ئەگرێتەوە لە خەڵکی مستحق یا ڕەبی بەرەکەت لە ماڵیان نەیەڵی یا ڕەبی خێر و بەرەکەتی تیان نەیەڵی. بۆیە خۆشەویستەکانم هەستەکەی خەڵکانێک پارەکەیان قەسەم بەخوا هیچ سوودێکی نییە لەوە زیاتر دژمنایەتیان بۆ دروستەکە لەوە زیاتر کەوا هەر لە دنیا هیچ ئیساحەتێکیان لە پارەکەیان نەکردووە. بەڵام ئاهەنێ کەسیش هەیە پارەکەی بۆتە خێر و بەرەکەت بۆ خۆی بۆ ماڵی بۆ مناڵی بۆ عەشرەتەکەی بۆ بنەماڵەکەی هەموو خەڵک ئیسفادە لە پارەکەی ئەوەکە هەموو خەڵک ئیسفادە لە چاکەکانی ئەوەکە. براینە ئێستا تۆ خاوەن 500 دەفتەر بی ئەگەر کەس ئیسفادەی لێ نەکات لە ماڵەوە خستۆتە قاسەیان خستۆتە بەنقێک چی ئیسفادەیەکی بەڵام تۆ خاوەن 100 دەفتەریش بی ئەگەر معمەلێکت پێ دروست کردی بێ وەکو ئەو مسلمانانەی کە معمەلیان دروست کردووە 50 کەس تایە ئیشەکە 50 کەس و 50 عائلە ڕزقی لەسەر پارەکەی تۆیە. سەیری کە برا بەڕێزەکان خۆ تۆ بۆ خۆت خستەتە ئیشەوە بەڵام لەو لاشەوە تەماشا ئەکەی چی خێر و بەرەکەتێک ئەتێرێ بۆ دەیەها خەڵک بۆ سەدەها خەڵک بۆ چەندەها عائلە ئەوەیە براینە. بۆیە پارە ئەسڵەن هەر خستنە ئیشۆ خۆ ئەگەر ئیماندار بی هەر بیخەیتە ئیشیشۆ خۆی بۆ خۆی خێر و بەرەکەتە. داواکارم لە خوای گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ڕەحمان پێ بکە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت لەگەڵ ئەهلی ئیمانە حەشرمان بکەی لەگەڵ ئەوانە حەشرمان بکەی کەوا هەموو ئەرکانەکانی ئیسلامیان جێبەجێ کردووە. یا ڕەبی لەگەڵ ئەوانەیە کە شایەتمانی حەقیان هێناوە یا ڕەبی لەگەڵ ئەوانە حەشرمان کەی کەوا نوێژێکی ڕێک و پێک ئەکەن. یا ڕەبی خوایە لەگەڵ ئەوانە حەشرمان کەی کە زەکاتی ماڵەکانیان داوە. یا ڕەبی لەگەڵ ئەوانە حەشرمان کەی کە ڕۆژی مانگی ڕەمەزانیان گرتووە. خوایە بمان کەی بە هاوڕێ ئەوانەی کەوا حەجی ماڵی تۆ ئەکەن ئەگەر توانایان هەبێ. یا ڕەبی خوایە بمان کەی بە هاوڕێی پێغەمبەران هاوڕێی ساڵحین هاوڕێی شەهیدان هاوڕێی ڕاستگۆیان و سدیقین. یا ڕەبی خوایە قەت نەمان کەی بە هاوڕێی کەسانێک کە دوورن لە تۆ کە زەکاتی ماڵەکانیان نادەن. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ڕەحم بە ئومەتی ئیسلام بکە ڕەحم بە هەموو ملەتی کورد بکە. یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگرە. یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتەمان هەردەم کەسی چاک و پیاوی باش بن یا ڕەب العالەمین. خوایە تەفریقە و دووبەرەکی لە وڵاتمانە نەیەڵی. یا ڕەبی کەسی زاڵم مستەمکار نەکەی بە کاربەدەستمان. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە بە تاوانەکانی خۆمان لەگەڵمانە نەیکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و ماڵ و مناڵمان بکەی یا ڕەب العالەمین. ئامین ئامین.